لە دوای کۆچی دوایی شاژنە ئیلیزابێسی دووەم دوای درێژترین ماوەی سەرکردایەتیکردن لە مێژووی نوێی گیانیدا چارلزی سێمی کوڕە گەورەی بووە پادشای شانشینی یەکگرتووەکانی بەریتانیا. شاژن و پاشاکانی بەریتانیا وێڕای سەرۆکایەتیکردنی وڵاتەکەیان و بەرپرسی ڕاستەوخۆ لەسەر سەرۆک وەزیران هاوکات سەرۆکی دەوڵەتەکانی کۆمۆنۆوێلسا کە 52 وڵات لە وڵاتانە لەخۆ دەگرێت کە لە ڕابردوودا لە ژێرداگیرکاری بەریتانیادا بوون. ئەمە جگەلەوەی بەپێی دەستوور پادشا یان شاژنی 14 وڵاتی دیکەیە کە لە نێوانیاندا کەنەدا و ئوسترالیا و نیوزیلەندا هەن. هەرچەندە ئەوڵدراوە پادشایان شاژنی بەریتانیا دەسەڵاتەکانی زیاتر تەشریفاتی و معنەوی بن، بەڵام خێزانی شاهانە و خودی کەسی یەکەمی خێزانەکە لە دەوڵەمەندترینەکانی وڵاتن. پادشایان شاژن جگەلەوەی سەرپەرشتیاری 600 دەستگا و کۆمەڵەی خێرخوازیە، بەڵام بەدەیان 1000 هێکتار زەوی لە ناوچە جیاوازەکاندا ئاتەکانی دەچێتە سەر هەژمارە بانکیەکەی. گۆڤاری فۆربس سەرۆت و سامانی شاژنی کۆچکردووی بەریتانیای بە نزیکەی 530 ملیۆن دۆلار خەمڵاندووە. هاوکات پادشای نوێی وڵات کە کوڕە گەورەی ئیلیزابێسە بە دووەم دەوڵەمەندترین ئەندامی خێزانی شاهانەدا دەنرێت و سامانەکەی بە 320 ملیۆن دۆلار خەمڵێنراوە. بەشێک لە دەسەڵاتەکانی پادشایان شاژنی بەریتانیا کە دەستوری نەنووسراوی بەریتانیا پێی بەخشیوە. دەسەڵاتی سیاسی پادشایان شاژن دەسەڵاتی هەڵوەشاندنەوەی پەرلەمان یان بانگێشکردنی ئەندامان بۆ گرێدانی یەکەمین کۆبوونەوەی خولی نوێی هەیە. پادشایان شاژن دەسەڵاتی پەسەندکردن یان ڕەتکردنەوەی یاساکانی هەیە کە لە پەرلەمانەوە دەردەچن، بەڵام کۆتا جار کە ئەم مافەی تێدا پیادە کراوە ساڵی 1708 بووە لە سەردەمی شاژنە ئان ستیوارت. دەسەڵاتی حکومی پادشایان شاژن دەسەڵاتی دەستنیشانکردنی سەرۆک وەزیران و ڕاستپاردنی هەیە بۆ پێکهێنانی کابینەی حکومی. پادشایان شاژن لە سەروی یاساوەیە و دادگا بۆی نییە لێپرسینەوەی لەگەڵ بکات. دەسەڵاتی سەربازی پادشایان شاژن فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی شانشینە. دەسەڵاتی بەکارهێنان و جوڵە پێکردنی هێزە چەکدارەکان و ڕاگەیاندنی جەنگی لەگەڵ لایەنێکی دەرەکی هەیە، بەڵام لە ڕوویکردەیەوە ئەم دەسەڵاتە زیاتر سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان پیادەیان کردووە. دەسەڵاتی دانان و دامەزراندنی ئەفسەرانی سوپایشی لەدەستدایە. دەسەڵاتی تەشریفاتی ئەم بەشیان زۆرترین جار لەلایەن خێزانی شاهانەوە بەکاردەهێنرێت کە خۆیان لە سەردان و پێشوازی و ڕێزلێنان و بەخشینی نازناو دەبینێتەوە. ئەمە جگەلەوەی پادشایان شاژن دەسەڵاتی پێدان یان وەرگرتنی پاسپۆرتی گەشتکردن و دەست بەسەراگرتنی کەشتی هەیە. هاوکات پادشایان شاژن خاوەنی تەواوی باڵندە سروشتیەکان و لە دەریاش دۆلفین و نەهەنگی ئاوەکانی بەریتانیایە. زەویەکی زۆری بەناوە کرا و پێویستی بە دەرێنانی مۆڵەتی شۆفێری نییە بۆ شۆفێریکردن و بۆ گەشتکردنیش پێویستی بە پاسپۆرت نییە، هەرچەندە پاسپۆرت و مۆڵەتی شۆفێریش بە ناوی ئەوەوە دەردەچن. جگەلم دەسەڵاتانە پادشایان شاژنی بەریتانیا دەسەڵاتی لێبوردنی پاشایەتی هەیە کە ئێستا بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵانە دەردەچێت کە لە دەرکردنی بڕیارێکی دادگا پەیدا دەبن. کۆچی دوایی شاژنی بەریتانیا و هاتنە سەر تەختی پادشای نوێ یەکێک دەبێت لە گەورەترین ڕووداوەکانی سەدەی 21 ئەوروپا و جیهان. دیاریش نییە سەردەمی پادشایەتی چارلزی سێەم چ شتێک لە داهاتووی شانشینەکەی بەتایبەت و وڵاتانی جیهان بەگشتی دەگۆڕێت.